گۆڕینی ئاراستە، ڕۆکردنی خۆڵ و لێدانی ساتر، ڕێکردن بە شەقامێکی خۆڵیدا و کارکردنی ئامێرەکان لە قەراغ شەقامەکە لە سیما دیار و خەسڵەتە بەرجەستەکانی ڕێگای دەربەندیخان باوەنوور. دە ساڵە کارکردن لە ڕێگاکە بەردەوامە، بەڵام تا ئێستاش کارکردن بە شێوەیەکی بچڕ لە ڕێگاکە بەڕێوە دەچێت. ئەفسەرێکی هاتوچۆ لە هاتوچۆی دەربەندیخان دەڵێ بە دووسایدکردنی ڕێگاکە و گواستنەوەی بار هەڵگرەکان بۆ ڕێگەی ناوتاق بەشێکی سەرەکی کێشەکانی هاتوچۆی سنوورەکە چارەسەر دەبێت. بە تەواوبوونی ئەم ڕێگەیە و بە پێداچوونەوە بە یاسای کێش و خەپان و تەنزیمکردنی باری تنکەرەکان و بار هەڵگرەکان ئەتوانین بڵین سەلامەتێکی زۆر بۆ ڕێگاکە ئەگەڕێتەوە و بە ڕێژەیەکی بەرچاو تەسیر لە کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کاکە خوازیارین بتوانرێت لە ماوەی داهاتەوە و جەنابی وەزیر ڕۆبەڵێنیدا کە ڕێگای ناوتاق کاری لێ بکرێت و بۆ پێش پاییز و پێشوەرزی باران تەواو بێت. وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوەبە سەرچووی هەرێمی کوردستان سەردانی پرۆژەکەی کرد و ڕایگەیاند لە سەدا هەشتای کارەکان کۆتایی هاتووە و ئەگەر گرفت نێتە پێش کۆتایی ئەم ساڵ ڕێگا 80 کیلۆمەتریەکە تەواو دەبێت. پرۆژەکە 57 کیلۆمەتری تەواو بوو و 35 پردی تێدایە، بەڵام هەر جارە و بە پاساوێک کارکردن تیاندا ڕادەوەستێت و ساڵەکانی کارکردنی درێژ دەکرێتەوە. بۆ بەسەرکردنەوەی پرۆژەکە لێرین کە خۆتان نەزانم پرۆژەیەکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کە دووسایدی نێوان دەربەندیخان کەلار تەواو دەکات کە بەشێکە لە دووسایدی نێوان سلێمانی کەلار. ئەم پرۆژەیە تقریبان 40 کیلۆمەتر ڕێگای دووسایدە کە بە هەر دووسایدەکە کاتە 80 کیلۆمەتر. خۆشبەختانە تا ئێستا ڕێژەی جێبەجێکردنی وا نزیکە بێتەوە لە 180 کە لەو 80 کیلۆمەتریان نزیکی 57 کیلۆمەتری تەواو بووە. ئەم پرۆژەیە زیاتر لە 35 پردی تایە و بەشی زۆری پردەکان تەواو بوون، هەندێک پرد کارکردن تایدا بەردەوامە. ومێدەوارین ئەگەر گرفتی دارایی نەبێت ئێمە بتوانین تا کۆتایی ساڵ ئەم پرۆژەیە تەواو بکەین. خۆتان نەزانن ئەم پرۆژەیەشی گرنگە لەبەرەوە بە کوالیتێکی زۆر باش جێبەجێ دەکرێت کە ئەتوانم بڵێم چینەکانی ڕێگاکە بریتین لە 20 سانتیمەتر تێکەڵە تایپی ئەی و 20 سانتیمەتر کرەشتۆن و دوای ئەوەش 10 سانتیمەتر ستابلایزەر چینی قیرمان هەیە، دوای ئەوەش 8 سانتیمەتر چینێکی بایندەرمان هەیە، دوای ئەوەش سێرفس لێرمان هەیە کە 5 سانتیمەترە. ئومێدەوارین بتوانین بە باشترین کوالیتی و بەبێ وەسان تا کۆتایی ساڵ ئەم پرۆژە گرنگە تەواو بکەین. سەرەڕای قەیرانە بەردەوامەکانی ڕێگاوبان، بەڵام وەزیری ئاوەدانکردنەوە دەڵێ لە 4 ساڵی ڕابردوودا 240 پرۆژەی بەبڕی 900 ملیارد دینار لە هەرێمی کوردستان ئەنجام داوە، بە چەشنێک 1300 کیلۆمەتریان قرتاو کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەر ڕێگای نێوان دەربەندیخان باوەنوور.